گۆرانیش کە نووسین و ئاواز و هەموو شتێک یاری خۆمە پێشکەشێکم بە سەندەری بیلۆ گوڵزار لە شارە جوانەکەی هەڵەبجەی تازەکە خاوەنەکەی خاڵە گۆرانە لەگەڵ دوو عەسڵ ژەنە بەتوانە دوو مامۆستا خاڵە سۆران و کاکێ من برای بچووکی شتان ئاماژ دەربەنی هیواداری جێڕازلەمەندی هەموو لایەک کە گۆرانیکرد لەسەر برادەردانراوە دەستخۆش. وچیاوا سفارەکە نەزانم چیت بیستووە وچیاوا سەفار دەکە برادەر برادەر كتكانم واصر خوشم بالروحشا لنا وكان ونواك الزورش موشم بالروحشا لنا وكان ونواك الزورش موشم برادر برادر كتذر ويحشا دكي من أزانم بوادكي كتذر ويحشا دكي من أزانم بوادكي شد بستوى
سوا چ دبی سوا برادر بۆچی وا دەکەی برادر تایبەت پێشکەشەکەی بە ڤیدۆ گوڵزار کە خاوەنەکەی خاڵە گۆرانە لە شارە جوانەکەی هەڵەبجەی تازە لە بازاڕی سیروانیەکە دەستخۆش ئوجود مامۆسا